لەم ساڵە ئەوە بوو کارەساتێکی دڵتەزێن بوو لە پەرلەمانی عێراقا کە توانرا یاسای هەموارکردنی یاسای 1970 بە عەقارێکی خراپە بە تەنسیق بەڕێکرا لێرە ژنان جارێکی تر کرانەوە بە قوربانی زۆر شت نەبوو ئەو یاسایە بەڕێکەوتن و بە تەنسیق لەناو کوتلە سیاسیەکانە بەڕێ بکرایە و ئەو بۆ هەیە ژنانی پەرلەمان ڕێگریەکی تەواویان بکردایە چونکە لەم یاسایە ژنان بوونەوە بە قوربانی جارێکی تر گەڕاینەوە بۆ 1000 ساڵ پێش ئێستا و زیاتریش و مناڵ کرا بە قوربانی و لەو کاتەوە ئەو یاسایە هەموار کراوە بە سەدان ژن لە باشوور و ناوەڕاستی عێراقەوە ڕایان کردو هاتوون تە هەرێمی کوردستان لە بەرەوەی هۆکو پەنایەک لە هەرێمی کوردستان ناژیان بەڕێەکەن چونکە لەڕێ ئەو یاسایەوانێ زوڵمێکی دەرونی و جەستەی و سێکسی ئەنجامە دەرێ مناڵ چۆن بە 9 ساڵ کە خۆی پێ بەخێو ناکرێ خۆی پێ ژیر ناکرێ ئەتوانێ زەواج بکات و پیاوێک بەخێو بکات و ماڵ و مناڵبەرێ بەڕێوانێ بەداخەوە من بۆ ئەندام پەرلەمانەکانی کە ئێستا ئەو بەربژێرانی کە ئێستا خۆیان هەڵبژارەوە پەرلەمانی کوردستان داوایان لێ ئەەکەم کە چونە ناو پەرلەمانەوانێ هەوڵی جددی بن هەوڵ بدەن بۆ کۆتایی هێنان بەم یاسایە بۆ لابردنی ئەم هەموارە نا شەرع و نا معقولی کە کراوە توانم بڵێم بە پێی بارودۆخی ئێستا گونجاو نیە ئەگەر لە کۆنا ئەمە هەزاران ساڵ پێش ئێستا شتێک کرابێ لەگەڵ یاسایە بەڵام ئێستا گونجاو نییە داوایان لێ یەکەم ئیشێک لەسەر یاساکان بکەن یاساکانی باری کەسێتی هەوڵ بدەن ئەو یاسایە دیسانەوە جارێکی کە هەموار بکرێتەوە چونکە کەوتۆتە بواری جێبەجێکردنەوانێ لە باشوور و ناوەڕاستی عێراق ژن زۆرە بێ بە قوربانی لەو یاسایەیە و مناڵی شەرە بێ بە قوربانی بەڕاستی هەتا بڵێ یاسایەکە دروست نییە بۆ ئەم قۆناغی ئێستای ژیان بۆیە داواش لە ژنانەکەم لە هەمان کاتە داواش لە دانیشتوانەکەم کە دەنگی خۆیان بن بە کاندیدە ژنەکان کە ئەو ژنانی ئەچنە پەرلەمان دەنگەکانیان بن بە ژن و داوا ئەەکەم لە پیاوانیش دەنگ بن بە ژن داوا ئەەکەم لە ئاشتی خوازان لە یەکسانی خوازان لە مرۆڤە ڕۆشنبیرەکان دەنگەکانیان بن بەکان بەربژێرە ژنەکان بۆ ئەوەی ژنەکان بتوانن لوبێکی بەهێزیان هەبێ لە پەرلەمانی عێراقا بتوانن جارێکی کە ئەو یاسایە هەموار بکەنەوە بە ئاڕاستەیەکی باشا بیبەن و ئەم نەهامەتیە و ئەم تندوتیژیە کە بەرامبەر تەواوی ژنانی کۆمەلگا کراوە کۆتایی پێ بهێنێرێت ئێمە ژنانی ئێمە کە ئێستا ئیشەکە هەر کەسە لە ماڵەکی خۆیەوە لە چوار دەورەکەی خۆیەوە هەوڵی ئەوە باکە بە قسەی باوک و برا و پیاوەکان نەڕوا دەنگ با خۆی بەربژێرێکی ژنەڵ بژێرێت و دەنگ با و ئێرادەی خۆی فەرزکا بڵێ من ژنم دەنگێم بە ژنێکی هاوڕەگەزی خۆم و کاریگەری هەبێ لەسەر ژنانی چوار دەوری خۆشی و کە لە ناو حیزبەکانە ئیشەکەن داواکەم لەو ژنانە کە ئەڕۆن بە ماڵانە گەڕێنیان لە بازنەکان لە ڕێکخراوەکان کارەکەن بۆ ئەوەی کەەوە دەنگ کۆکەنەوانێ بۆ حیزبەکەیان لە هەمان کاتە دەنگیش کۆکەنەوانێ بۆ ژن چونکە ئەو ژنە لە ناو تیمەکەیە کارەکە دەنگ کۆکاتەوە بۆ ژن و ژنان دەنگ بن بە ژنان بۆ ئەوەی کەوا بتوانن بڕۆنێنەوە پەرلەمانەوە و داواش لەو ژنانە ئەەکەم کە ببژێنن ئەچنە پەرلەمانەوانێ ئەبێ ئەستی ڕۆشنبیری خۆیان ئەوە زیاد بکەن چ لە ڕووی یاسایی چ لە ڕووی سیاسی چ لە ڕووی مێگەرایەتیوانێ کە بتوانن داکۆکی لە هەموو مافەکانی ژنان بکەن چونکە مافەکانی ژنان و پێشێلکاریەکان ژنان هەل لە ناو یاساکانان نییە تۆباری تەندروستی هەیە تۆباری کۆمەڵایەتی هەیە گەشەکردنی زیاتری باری کۆمەڵایەتی خزمەتکردنی ژنان لە ڕێی تەندروستی و خزمەتکردنی ژنان لە ڕێی دابینکردنی ژنگەی کارکردن و ئابووری سەربەخۆ و هاتنە ناو کۆمەڵگاوانێ چونکە ژنان ئەگەر ئابووری سەربەخۆ بێ دەنگ و فکر و بیرکردنەوەشی سەربەخۆ ئەبێت بەڕاستی ئەبێ ئیش لەسەر هەموو ئەمانە بکەن و بۆ ئەومە بەستا بێ پرۆژەیان هەبێ ئەو پرۆژانەژە بێ لە ناو جەماوەرەوە هەڵقوڵا بێ لە کۆڕ و کۆبوونەوەکانە هەوڵی ئەوە بن ئەو پرۆژانە لە خەڵک وەرگن کە لە خەڵقیان وەرگر بیبەنە پەرلەمانەوانێ لوبی بۆ دروستکەن و کاری لەسەر بکەن بۆ ئەوی پرۆژەکە دەنگ بێنێت و بچێتە چارچەوەی یاسایی و سیخەیەکی یاسایی وەرگێت و خزمە بە ژنان بکەن بەم شێوەیە.